پێویست و داخوازیەکانی چینی کرێکار لە دووتوێی یاسای بنەڕەتی کۆماری ئیسلامیدا دەست ناکەون. ڕۆژی ئەژدەی پوشپەڕ و توێژێکی حسێن حەبیبی ئەندامی دەستەی بەڕێوەبەری کانووی باڵای شۆڕای ئیسلامیەکانی کاری وڵات لەگەڵ پەیامنێر ئیلنا لە ژێر ناوی کرێکاران چیان لە پزیشکان دەوێت بڵاو کرایەوە. ئەم بەناو نوێنەرەی کرێکاران لەم و توێژەدا هەوڵ دەدات بە هەندێک گشتاندن و دانی وادەی سەرخەرمان وشارەکانی خەباتی کرێکاران لەسەر سەرۆک کۆمارە نوێیە دڵخوازەکەی کەم بکاتەوە. ناوبراو لەم پەیوەندیەدا بەگەڕان بەناو بڕگەکانی یاسای بنەڕەتی کۆنەپەرستانەی کۆماری ئیسلامیدا بێهودە هەوڵ دەدات ڕێگایەک بۆ باشترکردنی بارودۆخی ژیانی کرێکاران بدۆزێتەوە. بەڵام داخوازیە بە پەلەو هەنووکەیەکانی کرێکاران بابەتی مەرگ و ژیانە و خەبات لە پێناو بەدیهێنانیدا نابێ بۆ ساتێکیش دوا بکەوێت. چینی کرێکاری ئێران لە ماوەی 45 ساڵی ڕابردوودا بەردەوام لە پێناو بەدەستهێنانی لانیکەمی ویست و داواکاریەکانیدا خەباتی کردووە و لە هەر شوێنێک ئاڵوگۆڕێکی هەرچەندە کەمیش لە بژێوی ژیان بارودۆخی کار و یاسا و ڕێساکانی کاردا پێگاتە بێت بەرهەمی هەوڵ و خەباتی ئەم چینەیە. ئەم خەباتە بەبوونی پزیشکیان و بێ پزیشکانیش هەروە بەردەوام دەبێت. ڕەنگە بتوانین گرنگترین دروشم و داواکاریە سەرەکیەکانی کرێکاران لە ماوەی 2 ساڵی ڕابردوو تا لەم چەند خاڵەدا کورت بکەینەوە. ئازادی دەستبەجێ و بێشەرت و مەرجی هەڵسوڕاوانی کرێکاری و مامۆستایان و سەرجەم چالاکانی سیاسی و مەدەنی و کۆمەڵایەتی، ئازادی پێگەێنانی ڕێکخراوە کرێکاریەکان و مافی مانگرتن وەک یەکێک لە بنەما سەرەکیەکانی ئازادی بێشەرت و مەرجی سیاسی، هەڵوەشانەوەی خانەی کارگەر، شۆڕای ئیسلامیەکانی کار و سەرجەم ڕێکخراوەکانی سەر بە حکومەت لە ناوەندەکانی کاردا، پێکدانی حەقدەستەوە دواکەوتووەکان، دیاریکردنی لانیکەمی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و سەبەتەی بژێوی بنەماڵەیەکی چوارکەسی لە سەروی هێڵی هەژاریەوە، زیادکردنی حەقدەستەکان و هاوتەریب لەگەڵ هەڵاوسان، دیاریکردنی لانیکەمی حەقدەست بە بەشداری نوێنەرانی ڕێکخراوە کرێکاریە ڕاستەقینەکان، گۆڕینی سەرجەم گرێبەستە پەیمانی سپی واژە و کاتیەکان بۆ گرێبەستی کاری هەمیشەیی و هاوکات بەهرەمەند بوون لە بیمە کۆمەڵایەتیەکان و هەڵوەشانەوەی سەرجەم شیرکەتە پەیمانکاریەکان، جێبەجێکردنی تەرحی تەبەقەبەندی کار لە سەرجەم پیشەسازی و ناوەندەکانی خزمەتگوزاری و بەرهەمهێنان، هەڵوەشانەوەی مادەی 15 پرۆژە یاسای گەشەپێدانی حوتەم کە بە جێگیرکردنی نیزامی وەستا و شاگردی ڕێگە بە خاوەن بوونگا بچووکەکان دەدات بە پێدانی حەقدەستێکی کە لەسەر ویستی خاوەنکار لەسەری ڕێکەوتون و بەبێ پابەند بوون بە پێدانی حەقی بیمەی بێکاری و خانەنشینی هەر کەسێک کە ویسیان ئەو پەڕی بۆ ماوەی 2 ساڵ دای بمزرێن. بەهرەمەند بوون لە بیمەی بێکاری، خانەنشینی، کەم ئەندامی، نەخۆشی ڕووداوەکانی کار، بێهداشتی و دەرمان و دەستەبەری کۆمەڵایەتی گشتگیر و هەمەلایەنە بۆ هەمووان، بەکاڵانەکردنی بێهداشت و دەرمان، دامەزراندنی سیستەمێکی گشتگیری بێهداشت و دەرمانی گشتی، بێبەرامبەر و بێکوالەتی یەکسان بۆ هەمان وەک مافێکی شارۆمەندی، بەکاڵانەکردنی نیزامی پەروەردە و خوێندنی بێبەرامبەر لە هەموو ئاستەکاندا، بە مەبەستی لابردنی باری قورسی هەزینەکانی سەرچاوە گرت و لە سیستەمی پەروەردە لەسەر بنەماڵە کرێکاری و زەحمەتکێشەکان، دابینکردنی شوێنی نیشتەجێبوونی ئەمن و گونجاو، دابینکردنی ئەمنیەتی شوێنی کار بە مەبەستی پێشگرتن لە ڕووداوەکانی شوێنی کار، پێدانی حەقدەستی یەکسان بە ژن و پیاوان لە بەرامبەر کاری یەکساندا، بەرزکردنەوەی حەقدەست و موچەی خانەنشینی بۆ سەروی هێڵی هەژاری، جێبەجێکردنی تەرحی یەکسانکردنی موچە و حەقدەستی ساڵانی ڕابردووی سەرجەم خانەنشینان، کۆتایی هێنان بە سیاسەتی بەتایبەتیکردنی نظامی خانەنشینی، قەدەخەکردنی کاری مناڵانی خوار تەمەنی 16 ساڵ، قەدەخەکردنی چەوسانەوە و هەموو جۆرەکانی هەڵاوەردن و خراپ بەکارهێنانی منداڵان لە هەر ئاستێکدا، قەدەخەکردنی کاری منداڵانی خوار تەمەنی 16 ساڵ، قەدەخەکردنی چەوسانەوە و هەموو جۆرەکانی هەڵاوەردن و خراپ بەکارهێنانی منداڵان لە هەر ئاستێکدا، جێبەجێکردنی بێ ئەملا ئەولای پرسی خوێندنی ئیجباری بۆ هەموو منداڵان و تازەلاوان تا تەمەنی 18 ساڵی، قەدەخەکردنی توندوتیژی لە ناو بنەماڵە و کۆمەلگا لە دەژی منداڵان، کۆتایی هێنان بە دیاردەی منداڵانی سەرشەقام،
رەخساندنی دەرفەتی یەکسان بۆ هەموو منداڵان لە هەموو بوارەکانی پەیوەست بە گەشەی جەستەیی و هزری و فەرهەنگی، داڕشتنی یاسای پشتیوانی لە منداڵان بە بەشداری ڕێکخراوەکانی دیفاع لە مافی منداڵان، هەڵوەشانەوەی هەر چەشنە هەڵاواردنێکی نەتەوەیی ئاینی و فەرهەنگی لە پرسی دامەزراندن و ماف و بیمە کۆمەڵایەتیەکان، بەرابەری سەرجەم کرێکاران و موچەخۆرانی سەر بە کەمینە نەتەوەیی و ئاینی و فەرهەنگیەکانی ئێران بەبێ هیچ جیاوازیەک لەسەر بنەمای مافی یەکسان بۆ کاری یەکسان، کۆتایی هێنان بە کوشتاری کۆڵبەران و سوختبەران لەلایەن هێزەکانی حکومەتی ئیسلامیە و هەروەها ڕەخساندنی هەلومەرجی کار و دابینکردنی دەستەبەری کۆمەڵایەتی و بیمەی بێکاری بۆیان، هەڵوەشانەوەی هەڵاواردن لە پرسی دامەزراندنی کرێکارانی کۆچبەری دانیشتووی ئێران، پێدانی مافی نیشتەجێبوونی یاسایی پێیان و بەهرەمەندبوون لە یاسای کار و دەستەبەری کۆمەڵایەتی بێ جیاوازی مافی خوێندن بۆ منداڵانیان لە هەموو ئاستەکاندا، 8 سەعات کار لە ڕۆژێکدا، 2 ڕۆژ پشوو لە هەفتەیەکدا و 3 ڕۆژ مەرەخەسی ساڵانە بە حەقدەستەوە بۆ سەرجەم کرێکاران و موچەخۆران. جێبەجێکردنی ئەم لانی کەمی گۆڕانکاریانە بە مەبەستی پێشگرتن لە وێرانبوونی باری دەرونی و جەستەیی چینی کرێکار پرسێکی بەپەلە و هەنووکەییە، هاوکات وەدیهێتنی ئەو داواکاریانە زەمینە بۆ لێک هەڵپێکرانی خەباتی بەشە جۆراوجۆرەکانی چیری کرێکار لەگەڵ سەرجەم بزوتنەوە پێشڕەوە و پێشخەوت و خوازەکان دەرەخسێنێ و لێک هەڵپێکرانی خەبات لە پێناو ئازادی و خەبات لە پێناو ناندا چینی کرێکار دەکات بە هەوێنی یەکگرتووی زۆربەی هەرە زۆری جەماوەر. جێبەجێکردنی ئەملانی کەمی گۆڕانکاریانە بە مەبەستی پێشگرتن لە وێرانبوونی باری دەرونی و جەستەیی چینی کرێکار پرسێکی بەپەلە و هەنووکەییە، هاوکات وەدیهاتنی ئەو داواکاریانە زەمینە بۆ لێک هەڵپێکرانی خەباتی بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار لەگەڵ سەرجەم بزوتنەوە پێشڕەوە و پێشکەوت و خوازەکان دەرەخسێنێ و لێک هەڵپێکرانی خەبات لە پێناو ئازادی و خەپات لە پێناو ناندا چینی کرێکار دەکات بە هەوێنی یەکگرتووی و زۆربەی هەرە زۆری جەماوەر. لەوەها پرۆسەیەکدایە کە هێزە پێشڕەوەکانی کۆمەلگا بە خەباتێکی هاوبەش دەتوانن بگەن بە ئامانجی کۆتایی خۆیان، واتە دامەزراندنی کۆمەلگایەک کە تێیدا ئازادی و بەرابەری و خۆشگوزەرانی گشتی، جێگەی کۆیلایەتی و نادادپەروەری و بێبەشی بگرێتەوە و دەرفەتی یەکسان بۆ گەشە و پشتگوتنی توانای لێهاتووەکانی ئینسان بڕەخسێنێت. کۆمەلگایەک کە تێیدا هەر کەس بە ئەندازەی توانای خۆی کار بکات و بە ئەندازەی پێداویستیەکانی لە ئیمکاناتی ژیان بەهرەمەند بێت. جگەلەوە هیچ ڕێگایەکی تر بۆ ڕزگاربوون لە بەربەڕێتی سەرمایە و ستەمکارە ڕەنگا و ڕەنگەکانی پشتیوانی بوونی نییە.